حزب کوردستانەکانی کەرکووک لەگەڵ نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە کەرکووک کۆبوونەوە. لە یادداشتێکدا حزب کوردستانەکانی کەرکووک بارودۆخی شارەکە و کێشەی جوتیاران و هەڵبژاردننی انجومەنی پارێزگاکانیان لەگەڵ وێنامی تاوتوێ کرد. دیارم کۆبوونەیەک بۆ حزب کوردستانەکان تیا بەشدار بوون بە خۆشحاڵیەوە برادەرانی پارتی دیموکرات لەگەڵمان ئامادە بوون. کێشەکان بەگشتی ئەوان دیارەدا لە دەسەر داواکاری وێن بوو سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بوو و ئێمە سەرجەمەی کێشە و کەم کوڕیانەی کە لە کەرکووک هەیە بە کۆدەنجی لەگەڵ حزب کوردستانەکان راپۆرتێکمان داوەتە UN. کۆبنەوەیکی گشتی بوو، کۆبنەوەکە بەعام کۆبنەوەیشی باش بوو لەبەرەوەی ئێمە یەکەم بە یەک دەنگ هەمومان کێشەکانمان خستە ڕوو و ئیشەڵا ئەم کۆبنەوانە بەردەوامە بێ و هەمومان یەکگرتووە بین و ئێمە ئەم کۆبنەوانە بۆ بەرژەوەندی کەرکووکە بۆ بەرژەوەندی هەموو پێکاتەکانە نامانێ هیچ پێکاتێک پشتگوێ بخرێ، بەڵام ئێمەش وەکو پێکاتەی کورد لە کەرکووکە پێکاتێکی سەرەکین کێشەکانمان خستە ڕوو. نوێنەری کۆمەڵی دادگەری لە کۆبوونەوەکە داوای بە دواداچوونی کێشەکانی کەرکووکی لەگەڵ وێنامی کردووە. داوایان کردووە وێنامی هەنگاوی جدی بە ئاڕاستە یاساییکردنەوەی دۆخی کەرکووک بنێ. پارتی کە بۆ یەکەمین جارە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بەشداری کۆبوونەوەی حزبەکان لەگەڵ وێنامی دەکات. پێیان وایە دۆخی کەرکووک لەو پەڕی خراپیە و پێویستە چارەسەر بکرێت. وەکو حیزبە کوردستانەکان زیاتر ئێمە بە هەموو پارتە کوردستانەکانی یادداشتێکماندایە UN کە کەم و کوڕەکانی شاری کەرکووک، هەڵبژاردننی پارێزگای کەرکووک، کێشەی جوتیارانی سنووری ناوچەی 140 کە کێشەیەکی گەورەیە لەم سنوورەدا. وەکو کۆمەڵی دادگەریش بەڕاستی چەند داوایەکمان لە UN کرد ڕێکخراوی وێنامی کە ئێمە داوامان کرد دانیشتنی خولی ماگانە بکرێ بۆی هەم بێداتچوون بە و خاڵانە بکەین کە دامانە پێی هەم ئەو کەم کوڕیانی کە تازە تێتە ئاراوە ئێمە بیانگەێنین پێ. دووەمیش ئەوەی کە ئێمە داوامان کرد کە وەکو UN کە چەند جارێکیش دانیشتمان لەگەڵا نەکردو ئەوان لە پشتی پەردەوەش دەبینین چ جارە ئەمە ماوەی 4 ساڵە غەدرێکی زۆر لە نەتەوەی کورد دەکرێت لەم شارە کە ئیستحقاقی خۆیەتی کە لێسەرنەوەی پۆستەکان هیچ بێدەنگیەکی گەوری هەڵبژاردووە لێرەیە. ئێمە ئامانەوە بەجددی ئیش لەسەر ئەمە بکرێ بە تایبەت ئەمە نەکۆتا دانیشتنە بێنە یەکەم دانیشتنشە لەگەڵ وێنامیە. ئەم شارە زروفەکەی زۆر خراپ بووە، بەرەو خراپتری شەچێ خەریکە ئاشتی کۆمەڵایەتی لەم شارەیە نامێنێ خەریکە چێتە خوارەوە کێشە سیاسەکان ئەویش بە بۆی ئەو مەسەلەی تعریبی داگیرکردنی زەوی و غەدرکردن لەم ملەتی کورد لەم شارەیە بۆیە ئێمە باشی نابینین ئەگەر ئەم شارە بەم شێوەیە لە داهاتووە خراپە بێ. بۆیە داوامان لە UN کرد کە باری ببێتە تەرەفێک کە تەرەفێکی باش لەگەڵ حکوومەتی عێراقا ئەم چارەسەری کێشەی ئەم شارە بکە بۆ ئەوەی ئەو تعریب و ئەو زوڵمەی کە لە خەڵکی کورد و بە تایبەتی لەگەڵ تورکمانی شەکرێ ڕابگیرێ و باری ئاسایی بگرێتەوە بۆ شارەکە. چەندین جارە حزبە کوردستانەکان لە سەر دۆخی کەرکووک یادداشتی ناڕەزایی دەدەنە لایەنە پەیوەندیدارەکان، بەڵام تا ئێستا دۆخی کەرکووک ئاسایی نەبووتەوە و ئیدارەی خۆجێیی کەرکووکیش هەنگاوەکانی باڕاستەی خراپکردنی دۆخەکە دەنێت کە بووەتە هۆی دووبەرەکی و نانەوەی پشەوی لە شارەکە. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.